15 ساڵە پێشمەرگەم دوو جا برینداری شەر ئەو کوڕەشم ناوی پێشمەرگێ بە قوڕگێکی پڕ لە گریان و دوو منداڵی نەخۆش بە باوەشیەوە بەجلی هێزەکانی پێشمەرگەوە شەقام بە شەقام دەگەڕێت تا پارەی چارەسەر و ڤیزای دوو منداڵەکەی کۆبکاتەوە کە خەریکە بە بەرچاوی خۆیەوە لە دەستی دەردەچێت. ئەو پێشمەرگەی کە ماوەی مانگێک لە بەردەم ئەنجومەنی وەزیران خێمەی هەڵدا بوو هاتۆتە سلێمانی و شار بە شار دەگەڕێت و داوا لە هاوڵاتیان دەکات پارەی بۆ کۆبکەنەوە تا لە دەروی وڵات چارەسەری منداڵەکانی پێ بکات. من داوای پارەکەیم نەکردووە، داوایەوەم کردووە تەنها دوو فیزەم بداتێک کە بچ بە دەرەوەی وڵات بۆ چارەسەری مناڵەکانم. داوای مەسرەفی خەسخانەم نەکردووە، بەس زووتومە دوو فیزەم بدەنێکەوە و مناڵم دوو مانگی ماوە چاوی لە دەستدا. کەسی جەڵوێستێکیان نەبوو. هاتوونەتە دەرەوە یەک دوو جار بینیمیانە و کتابیان بردو و هەرم ڕۆبەیانیان پێکردوم لەو شوێنە هەڵیان گردوم. ئەخیر ڕۆژ پێنجشەم بوو، پێنجشەم خێمەکەم هەڵگرد و پێچامەوە و داوا لە خێرخوازان و خەڵکەکەم بەو جلەشەوە بۆیە مانگێکە من بەو جلەوە بەو دوو مناڵم پێ لە بەردەم ئەنجومەنی وەزیران مانم گردووە ئامادە نەبوو نەبێن بمبینن. نەخۆشی دوو منداڵەکەی ڕزگار دەگمەنە و نەخۆشی MPS پێدەوترێت کە لە هەمووی عێراقدا 16 نەخۆشی لەم جۆرە هەیە کە دوو منداڵیان بەهۆی نەخۆشیەکەەوە گیانیان لەدەست داوە. پزیشکان پێیان وتووە ئەگەر دوو مانگی دیکە چارەسەر وەرنەگرێن ڕەنگە چاوەکانیان لەدەست بدەن. داوا لە مەسئولانی سلێمانیەکەین، لە بەرپرسانەکەین، لە وەحدە ئیدارەی شارەکەین، لە هەموو خەڵکەکەین، لە سەرمایەدارەکەین. ئەمڕۆ ئەمەمان ڕاگەیان بۆ هاوکاری بۆ خەمخۆری بۆم گەنجە لەبەرەوەی ئیشەکەی سەرکەوتوو بێت، ئیشەکەی بڕات مناڵەکەی منەزانام گەورەکەی ئەمە کاکە پێشمەرگەیە، ئەمەشیانی بەناو پێشمەرگەیەکی برادری خۆی شەید بۆ ناوناوە. ئێستا ئەمە دوو مانگیتر نابە هاوڕێکەکەی ئەم بیسە لە ئەڵمانیا وایە لە بەریتانیا هەردوو چاوی لەدەست داوە. ئەم دوێنێ شەو ڤیدۆکەمان دابەزان کە قسەمان کە لەگەڵ ڕاستە و خۆ لەوێ مدەی مانگێ دوو مانگ تێپەڕی و بەسەر مدەکەی چاوی لەدەست داوە. اینجا ئەمانەیە کاکە پێشمەرگە مناڵێکی زۆر ڕووخۆش و لەگەڵ منا زۆر هاوڕێیە لەبەرەوەی هەردوو چاوی لەدەست نەدا. ڕزگار لە دەرگای زۆرێک لە بەرپرسانی داوا تا بەهانایانەوە بێن و دوو منداڵەکەی لە مردن ڕزگار بکەن، ڤیزای وڵاتی ئەڵمانیای بۆ دابین بکەن کە تەنها چارەسەری منداڵەکانی لەم وڵاتەیە. 5 ساڵ و نیوە من هاوارەکەم 2016 نووسرام داوەتە دەست بەرپرسێکی گەورەی ئەم وڵاتە. تا ئێستا تەلەفۆنی بۆ نەکردوم، پەیوەندی پێوە نەکردوم. لەم هەفتەیەشە نووسنگەی سەرۆکی حکومەت لە هەولێر بە هەردوو مناڵەکەەوە ڕۆژی بەردی بناخەی سایلۆی سلێمانی چوومە پێشان وادیان پێدام و هینەکان لێسەنم بەرپرسێک فایلوشتەکەی لێسەنم سوێنی خواروتی هەموو شتێکە بۆ جێبەجێکم بۆ دابینەکەم بەیانەکەی بۆم کردەوە، بەیانەکەی تەلەفۆنم بۆ کردەوە ڕۆبەیانی پێکردم و پێشی وتم وتی پێ ڕاگەیانم وتی فیزەی تورکیا دەتوانی بدەینە من چی لە فیزەی تورکیا بکەم. ئێستا چەند خێرخوازاتۆتە سەرخە دەڵێ فیزەی و تکتی تورکیا تا ئەستەمبول ئایدی من بێ. لای خودای گەورە گیانی مرۆڤەکان ئەرزشی زۆری هەیە، جیاوازی نییە لە نێوان منداڵەکانی ڕزگار و گەورەترین بەرپرسی ئەم وڵاتە. بەرپرسان بۆ سادەترین نەخۆشی منداڵەکانیان دەبەنە نەخۆشخانەکانی دەرەوە، بەڵام ئەوە تا بۆیان گرنگ نییە منداڵەکانی ڕزگار بمێنن یاخود بمرن. گرنگ نییە بۆیان باوکێک لە ناخەوە گڕی گرتووە و پەلەقاژەی ڕزگارکردنی جگەرگۆشەکانیەتی و بە دوودەستی پۆڵاینەوە بێماندووبوون مانگێکە بە باوەش دەیانگێڕێت و پێشانی خەڵکیان دەدات. ڕەنگە ئەم چیرۆکە لە بەرژەوەندی ڕزگار کۆتایی نەیەت، بەڵام ڕۆژێک دێت کسپەی دڵی سوتاوی کورسیەکانی دەسەڵات گرتێ بەدەدات و ئاهی دڵی سوتاوی بیانگرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.